بە مەبەستی پێشخستنی کارتی گەشتیاری لە شاری سلێمانی بڕیارە پرۆژەیەکی گەشتیاری گرنگ لەسەر ڕووبەری 3 کیلۆمەتر و بە 3 زۆن لەسەر شاخی گۆیژە دروست بکرێت کە هەزاران هەلی کار دەڕەخسێنێت. دروستکردنی پرۆژەی گەشتیاری کارێکی باشە لەبەرەوەی ئەبێتەوەی دروستبوونی هەلی کار بۆ گەنجان. ئەم پرۆژانەوە کە گەشتیارێکی زۆر بێت هەرێمی کوردستان و بێتەوەی پێشکەوتنی وڵاتیش لە بواری گەشت و گوزارە. بە ماستەرپلانێکی تۆکمە پرۆژە گەشتیاریەکە جێبەجێ دەکرێت کە لە هۆتێلێکی 5 ئەستێرەیی و چەند ڕێستۆرانتێک پێکدێت کە کەمترین بلۆک و دیوار لە بنیاتنانی ڕێستۆرانتەکەدا بەکاردەهێنرێت لەگەڵ چەند کەبرێکی پشودان و چەندین ڕووبەری سەوزایی لە شێوەی پارکی گشتی کە چوونە نێو پارکەکە بێبەرامبەر دەبێت. پرۆژەیە هەوڵە درێت زیاتر گشتی بێت، کۆرنیشێکە سەوزاییە، باخێکی گشتیە، چەند ڕێستۆرانت و کەپرێکە کە بۆ حەوانەوەی گەشتیارانە و هۆتێلێکی تێدایە و هەوڵە درێت ئەم پرۆژەیە بە شێوازێک بێت کە سروشتی گۆیژە نەشێوێنێت وەکو خۆی بمێنێتەوە، بەڵام شوێنێکیش هەبێ بۆ حەوانەی گەشتیاران. پانی شەقامەکەش دەکرێت بە 15 مەتر لە مەودەی 40 مەتریشدا هیچ بینا و پرۆژەیەک دروست ناکرێت. هاوڵاتیان وەک ڕابردوو دەتوانن سوود لە شاخەکە ببینن ئەگەر نەیانویست بچنە ناو پرۆژەکەوە. هەروەها ئەو شوێنە وەک پارکی ئۆتۆمبیلیش بەکاردەهێنرێت. بەوتەی بەڕێوەبەری گەشت و گوزاری سلێمانی پرۆژەکە کاریگەری نەرێنی لەسەر سروشتی شاخی گۆیژە نابێت، بەڵکو تەنها سەرەوەی شاخەکە دەگرێتەوە و هیچ ڕووبەرێکی سەوزایی دەستکاری ناکرێت. ئەماش جێگەی ڕەزامەندی ڕێکخراوە ژینگەییەکانە. بەڕاستی ئەمە جێگای دەستخۆشیە، بەڵام تەسیرات نەکاتە سەر ئەو ڕووبەرە سەوزایی کە ئێمە لە چڕی دارستانمان هەیە. حکمەن کە ناوچەیەکی گەشتیاریش بێ ئەبێ ڕووبەری سەوزایەکە زیاتر بکە لەبەرەوەی کە شاخی گۆیژە سەرەوەی ڕووتەڵەیە، بەردەڵانە، ڕێژەی سەوزایی نییە، ئەکرێ بەو شێوەی گەشتیاری کە ئەنجامە درێت و بچێتە بواری جێبەجێکردنەوە لەوێ ئێمە پاچەیەکی تر سەوزایی دروستەکرێ. ئەمە جێگای دەستخۆشیە. پرۆژەکە سایت پلانی ئامادەیە و لە داهاتوویەکی نزیکدا دەدرێتە وەبەرهێنەران. دروستکردنی ئەم پرۆژەیەش لە چوارچێوەی هەنگاوە خزمەتگوزاریەکانە بۆ چاکسازی و دەستپێکردنەوەی پرۆژەکان. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.